بەنیتان باش ڕۆژێکی باش و تەواوی ڕۆژەکەتان پڕبێ لە گوڵ و خۆشەویستی بۆ پێی کامڕۆ ڕۆژی گیانی خۆشەویستیە بۆیە پیرۆزبایی لە هەموو عاشقانی جیهانەکەم بە تایبەت عاشقانی کوردستان و هەموو کەسانەی کە لە دڵەوە بەڕاستی یەکدیان خۆشەوێت جا خۆشەویستەکان بۆ ئەگەر کوڕە بۆ کچ بیاخود ئەگەر کوڕە بۆ کچەکە بێت یاخود ژنان و پیاوان بۆ یەکتریان هەبێت لەم ڕۆژەدا تا بتوانن ڕنگدانەوەی هەبێ لەسەر نەوەی داهاتویان ڕنگدانەوەی هەبێ لەسەر جوانکردنی ژیان بێگومان خۆشەویستی هەموو ڕۆژێکە هەموو چرکە و کاتێکە ڕاستە هەر ئەم گوڵ و دڵە سوورانە نییە کە لە دەوروبەری منە و لەم ڕۆژە پێشکەشەکرێ بە یەکتر بەڵام ئەوەش بۆ خۆی سنبولی خۆشەویستی و ڕۆژێکە بۆ یادکردنەوەی ئەو ڕۆژە و لە بەرەوەی کە چیرۆکێکی کۆن لە پشتیەوە هەیە چیرۆکێکی گەورە هەیە بۆیە ئەم ڕۆژە دیاریکرا بە ڕۆژی خۆشەویستی ئەگەر ناو کەسانی کە بەڕاستی خۆشەویستیەکەن هەموو چرکە ساتێک بۆوان ڕۆژ و کاتی خۆشەویستیە بەڵام ئەوەندەی من حەزەکەم باسی بکەم بێڵم خۆشەویستی وەکوتم ئەمانە تەنها ڕنگدارکردنیەتی ڕنگ پێدانێتی بەڵام خۆشەویستی گرنگی پێدانە خۆشەویستی ڕاستگۆییە خۆشەویستی ئەوەیە کە تۆ بەبێ هیچ هۆکارێک ئەو کەسەت خۆش بێ و گرنگی پێبیت بۆیە هیچ کات ئەو کەسانێک کە هەتانە کە گرنگیتان پێیان لە دەستی مێن چونکە هەرگیز ئەو کەسانە دووبارە نابنەوە بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆ تایبەتەکەین بەم ڕۆژە جوانە بە خۆشەویستی با لە سەرەتاوە بە هەندێکیان ئاشناتان کەم لە ڕۆژی گیانی خۆشەویستیدا عاشقان و خۆشەویستان بۆ گۆڕینەوەی پەیامی خۆشەویستی و دووبارە تازەکردنەوەی پەیوەندیەکەیان گوڵی سوور بە یەکتر دەوخشن. ساڵانە لەگەڵ هاتنی ڤالانتاین بەدەیان ملیۆن دۆلار بۆ هاوردەکردنی گوڵی ڕۆز دەچێتە دەرەوە بەڵام هاوڵاتیەکە ئەو گوڵە بەرهەم دەهێنێت دەڵێت ئەگەر پشتگیری بکرێم دەتوانم نەک بەشی پێویستی ناوخۆ بەڵکو دەتوانم بایی هەناردەکردنیش ئەو گوڵە بەرهەم بهێنم. چواردەی شوبات لە جیهاندا بە ڕۆژی ئەوینداران ناسراوە عاشقان لەو ڕۆژەدا دەرفەت دەبینن کە هەستی خۆشەویستیان بۆ بەرامبەرەکانیان دەرببڕن و دیاریان پێشکەش بکەن لە پارێزگای دوهۆکدەیان گوڵفرۆش هەن و تەنیا بۆ ئەمڕۆ زیاتر لە 50,000 گوڵ هاوردەکراون. لە ڕۆژی گیانی خۆشەویستیدا عاشقان و خۆشەویستان بۆ گۆڕینەوەی پەیامی خۆشەویستی و دووبارە تازەکردنەوەی پەیوەندیەکەیان و بەڵێنی نوێکردنەوەیان گوڵی سوور بە یەکترە بەخشن. لە هەرێمی کوردستانیش لەگەڵ هاتنی ئەو ڕۆژە عاشقان گوڵی سوور پێشکەش بە خۆشەویستیەکانیانەکەن و ساڵانەش لەگەڵ نزیک بوونەوەی ئەو ڕۆژەدا بە ڕێژەیەکی بەرچاو گوڵی سوور لە وڵاتانی دەرەوە و بە تایبەت لە وڵاتی هۆڵنداوە هاوردەی کوردستان دەکرێت. ماوەی 3 ساڵە لە ترافیک و شەقامەکانی شاری سلێمانی گوڵ دەفرۆشێت. ئەم ساڵ گوڵی نێرگزیشی تێکەڵ بە گوڵە سوورەکانی کردووە. تاکۆ عاشقان و خۆشەویستان وەک سیمایەکی کوردانە لە ڕۆژی خۆشەویستیدا پێشکەش بە یەکتری بکەن. ئەڵم گوڵێ بکرە بۆ کەفڵەکەت بۆ خۆشەویستەکەت بۆ ئایلەکەت کابرایشەی کڕێ حەزی لێ کرێ حەزی لێ نەیەچە لە دوکانەکان گوڵە کڕێ ئەم دوو ڕۆژە ئیشمان زۆر باشە ئەم بەخاتر وەلەنتاینە و ئیشمان زۆر باشە پێم خۆشە خەڵکەکە بێم گوڵمان لێ بکردن و خۆشەویستی خۆیان بە عەزیزیانیان تایبەت تەبریک بێژن. دوکانەکانی گوڵفرۆشتن ڕازێنراونەتەوە بە گوڵی سوور و زۆرێک لەو دیاریانەی کە لە ڕۆژی خۆشەویستیدا هاوڵاتیان بە یەکتری دەبەخشن. داواکاریەکانیش لەسەر دیاریەکان و ناردنی گوڵ چەند ڕۆژێک بەر لە هاتنی ڕۆژی ڤالانتاین دەست پێ دەکات. خەڵکانێکی زۆر گوڵە بن بۆ خۆشەویستەکانیان بۆ دایکیان بێ بۆ باوکیان بۆ کەس و کار لەو ڕۆژەیە بە گوڵێک یان بە عەدەدێکی زۆر لە گوڵ بەسەریانەکانەوانێ
شێوازی ڕازانەوەی گوڵەکان ئەگۆڕێت هەرێکە و شێوازێکی خۆی هەیە بەڵام لە ڕۆژی ڤالانتاینە ئەوەی کە زیاتر سەرفە بێت بریتە لە گوڵی سوور بۆیە ئێمەش وەکو ئەیبینن ڕێژێکی زۆر لە گوڵی سوورمانێناوە. ڕۆژی چواردەی دوی هەموو ساڵێک وەک ڕۆژی خۆشەویستی دیاریکراوە. لەو ڕۆژەدا ئاشقان و خۆشەویستان گوڵی سوور وەک سیمبولی خۆشەویستی پێشکەش بە یەکتری دەکەن. وەکو ئامادەکاریەکیش گوڵفرۆشان چەند مانگێک بەل لە هاتنی ڕۆژی خۆشەویستی گوڵی سوور هاوردە دەکەن. زۆرێک لە گوڵانش کە هاوردەی هەرمی کوردستان دەکرێت لە وڵاتی هۆڵنداوە هێنراون. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. ڕۆژی خۆشەویستی یاخود ڤالانتاین لە چیەوە هاتووە؟ ڕۆژی چواردەی مانگی دوو ڤالانتاینە ڕۆژێکە کە لەلایەن پاپا جیلەیسس لە سەدەی چواردە دانراوە بۆ ڕێزدێنان لە قەشە ڤالانتاین. سەربوردەی ڤالانتاین قەشە ڤالانتاینە ئەو کەسە بوو کە لە سەردەمی ئیمپراتۆر کلادیۆسی دووهەمدا دەژیە. لە کاتێکدا ئیمپراتۆر کلادیۆس هاوسەرگیریکردنی قەدەخە کردبوو چونکە پێیوا بوو ئەوانەی هاوسەرگیریەکەن جنگاوەری باش نین، بەڵام قەشە ڤالانتاینم بڕیارەی بە ناڕەوا ئازانی و بەنهێنی لە کڵێساکەی ئەودا هاوسەرگیری ئەنجام دەدرا. پاشان کە ئاشکرا بووە و زیندانی کراو سزای مەرگی بەسەردا سەپێنرا. کڵێسای کاتۆلیکی ڕۆمان ڤالانتاینیان بە گەورە قەشە خۆیان دانانە و پاشانیش بە شەهید ناویانرا. بۆیە ڕۆژی لە سێدارانەکەی کرا بە هێمەیەک بۆ خۆشەویستی. لەو کاتەوە لە هەموو جیهان ئەو ڕۆژە بە ڕۆژی خۆشەویستی ناسرەوە و عاشقان لەو ڕۆژەدا دیاری و گوڵی سوور پێشکەش بە یەکترەکەن وەک نوێکردنەوەی بەڵێنێک بۆ یەکتر. لە ناو کووردە خۆشەویستی مانا و ڕەهەندی جیاوازی هەیە. سەدان داستانی خۆشەویستیش تۆمارکراون. لە سلێمانی و هاوکارمان دالیا کەمال لەگەڵ هاوڵاتیان زیاتر لەبارەی خۆشەویستیە دواوە با بینەری بین بزانین دالیا چۆن ڕاوبۆچوونی ئەو کەسانی وەرگرتووە لەسەر خۆشەویستی کە هەمیشە هاوکارمانە لەم پرۆگرامەدا. ئەم جارە دالیا لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆی خۆشەویستانەکە. لە ڕۆژی خۆشەویستیە ڕۆژی ڤالانتاینە ئەم سێوە مێخەک ڕێژە پێشکەش بە ئازیزەکەم دەکەم. لە ڕۆژی خۆشەویستیە نەزیاتی جارێ هەزار جار منداڵەکانم خۆشەوی نەک جارێ ئەڵم خۆشمەوەی زۆر تاسە لێرەوە پێڵێم تەماشای کاری گردوون کە ئازیز چ نەخشێکی بۆ کێشاوە ئەو جوانی لە تۆم دیوە هەتا ئێستا نەبینراوە لۆمەم نەکەی ئەگەر شێت بم لە خۆشیانە شۆخێکی ناساندۆ بە من نوێنە و نییە لە جیانە خۆم بەغیلیم بە خۆم دێک کە تۆ بوویتە هاوسەرم ئەبێ خەڵکی چیم پێ بڵێ خاچی دنیا بەسەر هیوادارم ڕۆژی خۆشەویستی بێتە مایەی پێگەیاندنی دڵەکان بێتە ئاسوودەی و بەختەوەری بۆ عاشقەکان هیوادارم دوور لە خەم و پەژارە و دابڕان بن. لە ڕۆژی خۆشەویستیە کەسێک هەیە پەیامێکی بۆ بنێری ئێستا بۆی؟ بێگومان هەر کام لەمە هەتاکێک لە ئێمە ڕەنگە کەسێک لە زاکرەیە لە بوونیادە لە ژیانە هەبێ کە بەیانی بتوانێت یا گوڵێکی لێوەرگرێ یان گوڵێکی باتێ.
ئەڵێ خۆشەویستێ لە دڵچەسپاوێ زڕێ ئەو کچە لە کەلەم هاوێ لە گەشەدایە ناکوژێتەوە تا دڵ لە قەفەت لە لێدا ناوێت. لە ڕۆژی خۆشەویستیە کەسێک هەیە پەیامێکی بۆ بنێری؟ وەڵی خۆشەویستی بە خێزانەکەی خۆمە هێنم لەبەر ئەوە ئەو شەریکی ژیانمە. لە ڕۆژی خۆشەویستیدا بە خێزانەکە دەڵێیت چۆن ئەڵێن مەتەلەن زۆر دڵمەکرێتەوە غەدری لە من نەکردووە طبعاً يعني ئەوە چی دێمە ئەمە ئەینەمە دڵی خۆمەوە چۆن خۆشم ناوێ چونکەم 20 ساڵ تقریبا 40 ساڵە پێ 50 ساڵە ئەمە خێزانی منە چۆن غەدری لێ بکەم ئەینێمە ناو دڵی خۆم بینەمە ناو دڵنی خۆمیشەوە هەرکەمە بۆ ئەو کامێرەکە خۆشمەوێ. ڕۆژی خۆشەویستیە چ پەیامێکە گەیەنیت؟ وڵای خۆشەویستی خۆی پەیامە ینی بۆ مرۆڤایەتی بۆ هەموو مرۆڤەکان بۆ هەموو کەسەکان ینی ژیان ئەگەر خۆشەویستی تیانە بێ دۆزەخێکە بۆ خۆی. لە ڕۆژی خۆشەویستیە پەیامێک تێ بۆ هاوسەرەکەت؟ هاوسەرم نەماوە. ڕابۆچوونی بەشێک لە هاوڵاتیانمان بینی کە هێشتا بەدڵەوە بە ڕۆحەوە باسی خۆشەویستیەکەن هێشتا ژیان لەلایەن جوانان. ئەمە جێی دڵخۆشیەکە مرۆڤ سەرباری هەموو ئەو ئەستەنگیانە سەرباری هەموو ئەو قورسیانەی ژیان هێشتا هەست بکات ژیان خۆشە، هێشتا هەست بە عاشق بوون بکات، هێشتا هەست بە خۆشەویستی بکات. منی ژەڵێم خۆشەویستی و کاتە دروست دەبێت کە کەسێک بەبێ هۆکار گرنگی پێ بدە، کە کەسێک بەبێەوەی کە هیچ مەسلحەتێکی لە تۆیا هەبێت خۆشی بوێیت و بیرت بکات و خیرەشە لێ بکات. ئەمە پێوترێ خۆشەویستی، من پێوترێ عاشق بوون. من حەزەکەم ئەمڕۆ زیاتر لەگەڵ میوانەکەم بدوێم ئەو باسی ئەو هۆنراوانە بکەین کە سەبارەت بە خۆشەویستیە نووسرێ بۆیە میوانداری بەڕێز ڕێدار سابیرمان کردووە کە وەکو شاعیر لەگەڵمانە و میوانی ئەمڕۆی بەیانی 24 بەیانیت باش ئوستاز بەخێر بێ بەیانێکی خۆش بۆیەوە. بەیانی باش و ڕۆژی خۆشەویستیتان باش و ژیانتان باش. زۆر سپاس و ئەم ڕۆژەش پیرۆز بێ لە تۆ. لە هەموو کەسێک پیرۆز بێت لە هەموو کەسانێک کە لە فەزای ڕۆحێکی جوان و ڕەونەقداری پڕ لە عشق و خۆشەویستی و بەرات و پاشی ژیان بەسەر دەبن. زۆر باشە سپاس. مامۆستا ڕێدار حەزەکەم سەرەتا باسێکی ئەومان بۆ بکەی لای تۆ خۆشەویستی چییە؟ ڕەنگە خۆشەویستی هەندێک زار پێناسەکەی ئەوەندە تەنگەبەر و تەسک بێتن غەدر لەو پەیام و چەمک و مانایە بەرفراوان و قۆڵ و گرنگی خۆشەویستی بدرێتن بۆیە خۆشەویستیەکە لەو هەستە جوان و ڕۆحیانەی نەک هەندە زیاد دەڵێن دڵ من پێم وایە ڕۆح نەمرترە چونکە دڵ نامێنەوەی دەمێنێت و نەمرە ڕۆحە من پێم وایە ئەو هەموو هەست و سۆز و خۆشەویستیەکە لە ناو ڕۆحێکدا ئارام دەگرێتن لە پێناسەیەکی چەندێری خۆشەویستیدا ڕەنگە جێ نەبێتەوە چونکە خۆشەویستی ئەگەر لە چەمکە باوەکە و تەقلیدەکەی دەربچیم کۆمەڵێک مەغزا و مانا و دەلالەت و ڕەمز و هێما و پەیوەندیە سەحراویانەی هەیە کە ڕەنگە هەرچەندی باسی لێوە بکرێتن ئێمە ڕەنگە لە نەگەینە ئەو پێناسەیە کە پڕ بەدڵ ئەو بابەتە تێر بکاتن. من پێم وایە ئەم پێناسەیە بۆ ئەوەیە کە کاتێک ڕۆحەکان لە ژەنگوژار و کرم و ژەهر و خەفەت و فیتنەوەوانە پاک دەبنەوە ئەوە خۆشەویستیە دەمانگەێنێتەوە ئاقارێکە ئێمە ژیان جوانتر بینین و دنیا جوانتر بینین و دنیا بۆ ڕەنگە و ڕەنگی بینین کە ڕەنگە لە وێنەیەک و لە ڕەنجێک و لە ڕەمزێک و لە دێرێکدا نەتوانرێتن قسەی لەسەر بکرێتن. بۆی من پێم وایە چەمکی خۆشەویستی یەکێکە لەو چەمکە پیرۆز و گرنگ و گەورانەی کە مرۆڤایەتی بەرەو ئاقارە دەباتن کە ئاقاری ئارامی و خۆشبەختی و خۆشگوزارانی و بەختەوەریە. ئەگەر عشق و خۆشەویستیدا لە ژیاندا هەبێتن پێم وایە ئەو هەموو ململانێ و شەڕ و شۆڕ و کوشت و زوڵم و غەدر و هەموو ئەو
چەمکە ناشێنانەی کە لە ژیاندا مرۆڤەکانی سیمای مرۆڤەکانی تەڵخ کردوم پێم وایە ئەوە خۆشەویستیە ئەو هەموو شتە دەسڕێتەوە ئەو هەموو تەمی قەهر و خەفەت و ژەنگوژاری ڕق و چینە و خیانەت و ئەوانە جوانتر دەکات. بۆ پێ بێ لای ئێوەی هۆنەر بۆ یاسانی کە ئێوە هەتانە خۆشەویستی مافی هەموو کەس نییە چونکە خۆشەویستی لای ئێوە بەو هەمومانە قۆڵیەوە هەموو کەس پێی هەڵ ناگیرێ خۆ ناتوانێت ببێتە خاوەنی خۆشەویستی و عاشق باشە. پێت وایە ئەو خۆشەویستی کە ئێستا خەڵک کردوێتی بە سنبولی خۆی یاخود باسیەکە ئاڵە من خۆشەویستم هەیە خۆشەویستی یەکەم ئەمانە دوورن لە ڕاستی یاخود بە چ شێوازێک بەکارهێنن؟ بەڵێ من پێم وایە ئەو حالەتە موقەتەی کە پێدەگوتی ئینفعالێکی عاتفی ئەوە ناکرێتە بابەتی خۆشەویستی و عشق و بەڵکو هەستێکی ڕووکەشانەی موقەتە ڕەنگە تەمەنی زۆر نەبێتن بەڵکو عشق و خۆشەویستی بریتە لە ڕێگ و ڕیشەدا کوتان بە پێی زەمنێک دیراسەکردنی دەروون و بیرکردنەوە و تەبیعەت و نەفسیەتی یەکتری من پێم وایە هەموو کەسیش مافی ئەوەی هەیە خۆشەویستی بکاتن بەڵام بەڕێژەیە من پێم وایە هەموو کەسێک چەند جورعەیەک لە خۆشەویستی تێدایە بەڵام هەیە زیاتر هەیە کەم هەیە مام ناوەندا من پێم وایە دیکتاتۆرەکانی جیهانیش بای ئەوەندە خۆشەویستیان هەیە لە هەندێک حاڵەتدا کە دەگەڕێنەوە ناو ناخی خۆیان و واقع و حقەتی خۆیان و فیترەتی خۆیان خۆ بۆ جارێکیش بێ عاشقی ژنێک بوون بەڵێ ئەڵم ئەوانیش ئەو دیکتاتۆرانش بۆ جارێکیش بێ عاشقی ژنێک بەڵێ هەندێزار شەڕی گەورەت ڕوویداوە لەسەر عاشقێکە لەسەر پەیوەندیی خۆشەویستی لەسەر ململانەی دوو کەسدا شەڕی ڕەنگە دوو وڵات دروست بێت و فراوان تور تەشەنێکی کردووە زیات بە پێچەوانە بەداخەوە خۆشەویستی مامۆستایان خەتای عاشقە من پێم وایە خەتای تێگەیشتنی ئێمە لەو چەمکە یان وەکو دەڵێ ناکرێ هەر ئافرەت و یان پیا و ئەوە بکرێن مەسەلەیەکی ڕێژەیە من پێم وایە هەردووچیان بەشدارن لەو پرۆسەیە و هەردووچیان کەم تا زۆرێک پشتی ئەویان هەیە تێدا بەڵام خۆشەویستی بە هەر جۆرێک بێت من هەموو جارە باز دەکەم لەگەڵ برادەرانیش نابێتە ئەوەی کە شەڕێکی گەورەی لەسەر دروست بکرێتن کە کەسانێکی تێدا بچێتن پێم وایە هەندێک جار خۆشەویستیش ئەو حەسرەتی پێجوانە کە ناگاتە ئاکام و حەزەکەی و ئەنجامەکەی خۆی بۆیە زۆربەی داهێنانەکان لە ڕووی حەسرەت و خۆزگە و خەونەوە نووسراون. باشە ئەوم سەپم خۆشە گفتووە ئەمان بەردەوامکەین بەڵام ناو بەناو پێمان خۆشە لەوە زیاتر کە گوێمان لە هۆنراوەیەکی بەڕێ بێت ئەو هەر هاوکارانم گوڵێکیشیان بۆ دانای یەکتر خۆتان گوڵن یاخوا هەر گوڵ دابشکردن و باسکردن لە خۆشەویستی هەر ڕۆژی خۆشەویستی نەبێتن ئەگەر ئەمە بۆ ڕۆ بڵێن خۆشەویستی بە ڕۆژەکانی تر چ بڵێن من پێم وایە خۆشەویستی دەبێت هەموو لە حزەیەک ئەگەر هەموو لە حزەیەک نەبێتن زۆر بێ ژیانمان داگیر بکاتن لەگەڵیدا نزایەک لە ڕۆژی خۆشەویستیدا هەموو ساڵێ لەم ڕۆژەدا هەموو ساڵێ لەم ڕۆژەدا لەم ڕۆژە پڕ لە ڕاز و شکۆیەدا موزیکی ڕۆحت دەبێتە میوانی هەست و یادگاریەکان بەلەنجە دێن خانەقای نیگاکانم پڕ دەبێ لە وێنەی یادی تۆش لەسەر ژەی ترپەی دڵم گۆرانی عەشقێ دەچڕیت کە وشەکانی پڕن لە ڕەونەقی پەرۆشی و هەناسەکانیشی پڕن لە مەحرومی هەورەکانی ڕاست پڕن لە بارانی عاتیفە و نۆتەکانی تاسەی دووری من لە مەملەکەتێکدا دەژیم هەر ڕۆژەی خەون بە مەراقێکەوە دەبینم هەر ڕۆژەی ژانی حەسرەتێک دەبێتە هاودەم و تژی دەبم لە نەغمە و سۆزی دەنگت وەرە لەم ڕۆژەدا لەم ڕۆژە پڕ لە نزایەدا ماڵی قەهرجێ بێڵە و تووڕێیەکانت بخەرە ڕووباری لە یاد چوونەوە گلەیەکانت بخەرە مەغکانەی وەفا گلەیەکانت بخەرە مەرکانەی وەفا لە بەردەماوێنەی عەشقدا حاڵی زکرێ بژێڕە دەفی ئاواتێک بژەنە کە لێوان لێون لە سرودی گونا وەرە لەم ڕۆژەدا دنیا پڕ بکە لە نور زەمین پڕکە لە گوڵی سوور وەرە لەم ڕۆژەدا ئەنگوستیلەی مراز بخەرە پەنجەی حەزێکی بێ سنوور وەرە لەم ڕۆژی خۆشەویستیەدا باوەشێک ومێد و مەعچێ لە لێوی یادگاری و سەبەتەیەک جێلاسی ژیان بخەرە دەریای عەشقێ
کە پڕە لە ئاوێتە بوون پڕە لە توانەوەی خۆزگا وەرە لەم ڕۆژەدا بەر لەوەی دوا ساتی مردن سڵاوی خۆیمان لێ بکات دەسم بگرە و نەفەس لەگەڵما بە و لە ساتەکانی غروبە تەماشای شەپۆلەکانی دەریای هەست بکە و ڕۆمانسیترین چرپە بکە بە تابلۆی مەراق و ببە هاودەمی تەنیاییم گەڵا بێزاریم لێ هەڵوەرێنە ڕۆحت لە ڕۆحما بڕوێنە فێری سەمایەکم بکە نە لەنجەی لە هی کەس بچێ نەڕیتمی لە لەرەی هیچ کەس تا بە یەکەوە دوا هەناسەی جوان بدەین و دەست لە ملی دنیا هەڵگرین و لە دوا ساتی جانەڵادا ببینە تەماشای یەک نیگا و حەیران یەک بین تا دوا نەفەس دەست و پەنجە و خامەت هەمیشە ڕەنگین زۆر سپاس مامۆستا چەند جار عاشق بووی؟ من دوو جار عاشق بووی بەڵێ کەواتە من بۆیە ئەو پرسیارم کرد ئینسانە بێت چەند جارێک عاشق بە یا یەک جارە وەڵاگەر تەژیع نەبێتن بۆ خەڵکی تر من پێم وایە تا ژیانی ماوە دەکرێتن تێز بکە بەڵام ئەوە هەنگاوێک نەوێت بۆی خەڵک عاشق گۆڕچێ بکاتن ڕاستە تۆ لە شتێکدا گەر سەرکەوتو نەبی ئەگەر نەتوانی داهێنانی تێ بکەی مانای ئەوە نێت تۆ دەزە دنیا هەڵگریت و دنیا لە خۆت حرام بکەی یان ئەوە کۆتایی دنیا بێتن من پێم وایە هەمیشە لەگەڵ ئەوە دانیم عشقی یەکەم نەمرترین عاشق بێتن ڕەنگە عشقی دوم یان دو عاشق عشقێکی نەمر و پیرۆز و گەورە و لە لووتکەدا بێت ڕاستە جا هاوکارانم میوانێکی کەشمیان کرد بە خێر هاتی کاک هۆزان حەیدەرە کە ئەمڕۆک و هونەرمەند لەگەڵمانە پێم خۆش بوو خۆم میوانداریت بکەم بە خێر هاتی بەڵام تا ئێمە گفتوگۆکەمان کرد هاوکارانم میوانداری بەڕێستیان کرد زۆر بەخێر بن زۆر ساغ بن گەلە خۆشحاڵم پیرۆزبایم ڕۆژەشە لە یەکەم vê rojê hemû aşiqa pîroz dikem baş xwedê dixwazim her kesekê ji dilê bivêt bigehte mirada xwe û hemît mirad hasil bin ئینشاءالله سپاس جا لە مامۆستام پرسیوتم عاشق بووی زۆر وەڵامەکەیم بەدڵ بوو زۆر جوان بوو با لە تۆش پرسم عاشق بووی طبعا عاشقی خوشتریا مامۆستا زۆر بەخۆڵی بوو هەناسەی لەگەڵ ez hetan û keyît عاشقê da dijîm تەمەند درێژ بن پێکەوە بە دوای بەیەکگەشتتان و هەمیشە لە عاشق و جوانیا بمێنەوە مامۆستا جاران خۆشەویستی و عاشق ڕاست بوویان ئێستا من پێم وایە لە هەموو زەمانەکان هەر ڕاستی خۆینەوەیە ئەوانەی کە بە ڕۆح یەکتریان خۆش دەوێ و بۆ یەک دەژینە بۆ یەک دەتوێنەوە من پێم وایە ئەوانەی کە بەڕاستی ئەوانەی لە ناخیاندانە لە سەرزار و زمانیاندایە لە دڵیاندایە لە سەرزاریاندایە و ئەوانش کە جوانتر و قسانەی لە دڵ و ڕۆحەوە دەکرێت زیاتر دەگاتە نێو ڕۆحدا ئەو شتانەی کە لە سەرزارێکی دەگوترێن پێم وایە و کاریگەریان لەسەر زیهن و زاکرێ و دڵ و دەروون و ڕۆحدا نابێت ڕاستە باشە با لە کاکۆزانیش بپرسم لای تۆ عاشق خۆشەویستی چییە؟ لای من خۆشەویستی ژیانە ژیان بە خۆشەویستی نابیتن آخر ئەگەر ئەبیژی ژیانەکە بێواتایە باشە کە ئەو خۆشەویستی هەبووە بێت چۆن بیپارێزی ئەبیت وەکو چاو بپارێزی ئەگەر چۆ دێکە ئەقار دیفدا باشە کەواتە با بۆ دەست پێ بکەین گوێمان لە میوزیک و گۆرانی تۆ بێ تەمام سوری ئەف گۆرانیە من خاص بخۆ و هەفژینە خۆ چێکریە کو ڕۆژە داواتامە ئەف سترانە توێرێدا من گوتیە بجادێ بۆ هەموو ئەڤیندارە کەمە دیاری هیڤە بدلەوە پیرۆزی بێ هەڵبەت شایەنێتی بەختەوەرە ئیشەڵڵا ئەس گەریام لە جیهان بدەم و بساڵم جانا من بۆ سڵتان دیریاوێ بۆ ئێشان دیتناوێ بۆ دەرمان دەمی من نیاسی هەزرێت من تێکدان ئەز عاشق بووم ji dil û can ew bû hemî jiyan dilê min gel xwe ber
çend tut vey havalamın duy hebuna jiyanamın vere bebe hep jinamın tuyabuye hiviyamın min çend tut vey havalamın duy hebuna jiyanamın vere bebe hep jinamın tuyabuye هیوی دارم دلی دەست خۆش بێ و دەنگت هەر خۆش بێت. انشالله زۆر سپاس. عزیز خۆشەویستی پێویستی بە چییە بۆی بەردەوام بێ؟ پێویستی بە گرنگی پێدانە پێویستی بە ڕێزە پێویستی هەر تشتێکی مرۆڤ ڕۆژانە محتاج بیت پێویستی بە هەمی تشتیە بۆ نمونە تۆ گەر بتەوێ هەموو ڕۆژێک شەر نیە هەموو ڕۆژێک گوڵ و دڵی سوور بێت هەموو ڕۆژێ ئەمانە بێت هەموو سەرقاڵی ئەوەیە کە ژیانیش بکە ئیش بکە بەڵام ئەگەر هاوشێوەیە مەبدۆزیتەوە بۆ خۆشەویستەکەت ڕۆژانە چی پێدەیت چی بۆ دووباراکەیتەوە وڵا ڕۆحی خۆمش پێت دەدەم عادیە بۆ خۆشتەویە من چت بێ دەدەمێ مامۆستا تۆ چی بۆکەی بۆی هەموو ڕۆژێک خۆشەویستی بۆ دەربڕی شەر نییە گوڵێکی سووری بۆ بەری شەر نییە هەموو ڕۆژێک هۆنراوێکی بۆ بەری بەڵام بۆ بەردەوامیدان بۆ خۆشەویستەکەتان چیەکەی من پێم وایە بۆ تەغزیە ڕۆحی ئەو قسانە پێویستە ئەو بایەختانە گرنگە کە بە کەسەکەی دەدەی بۆ سەرباری ئەوانش هەموو شتانێکی ئێمە لە دەرەوە بە جوانی دەبینم پێم وایە داخلی ناخی بکەی باشترە شتانە ڕەنگە و گوڵە سبەی سیز دەبێتن یان ئەو دیاری دەدەی ڕەنگە لە کاتێکدا نامێنێتن من زۆر جاران باسیەوە دەکەم ئێمە ئەوەندە میسالیانە باسی عشق و خۆشەویستیش نەکەین بە سەراحەت ئێمە هەرچی پەیامی جوان هەیە ئێمە دەیڵێن بەڵام واقعەکەمان بۆ وایە نەوەت بیاسێ دەوێتم بەڕاستی ئێمە لە پەیامی تیۆری و قسەکردن و دەربڕین و شەڕازانەوە و زەغرەفەی ڕستەکانمان و مکیاسکردنی ئەو کەلیماتانەیە کە پێویستە دەری بڕین لە بەرنامەیەکی وەکو بەڕێستان کە ئێستا ڕەنگە هەزاران کەس زمان بینن من پێم وایە ئێمە زۆر میسالیانە باز لە خۆشەویستی دەکەین خۆشەویستی تۆڕەبوونیشی تێدایە هەڵچوونیشی تێدایە دڵشکانیشی تێدایە بکەم لەوانێ ئێستا کەسێک گوێی لە ئێمە بێ بڵێ نەبڕایەوە ئەم گوڵە سوورە هەموو کەسی ناگرێ هەموو ڕۆژێ ڕۆمانست بالفعل واشە تۆ ینی بەڕاستی سەرقاڵی ئیشکردنی زۆر جار مەسئولیەتی ژیان کورسی ژیان وار لەیەکە بەڵام بۆ ئەوی کە دانەبڕی لەوەش بۆ ئەوی کە بە شێوازێک تر جۆرێک لە جۆرەکان لە خۆشەویستیا بمێنیتەوە مەبەستەکەیەوە من ئەوە بوو کە نەبێتەوەی کە ڕقلێبوون دروست بێخواانە خواستە نەبێتەوەی کە سەختی ژیان وات لێ بکە بیریش نەکەت نەبێیتەوە ماڵەوە باچە بکێ گوڵیشە پێ نەبێ بەڵام خۆسوانی بە خەندێک بە قسەی خۆش خۆشەویستی بۆ دەربڕی بەتاکیت وایە خۆشەویستی هەندێک زار مفازایش تێدایە بەڕاستی هیچ زمانێک لە خۆشەویستەکانیانە کە لە پڕێکە بۆ نموناڵێ ئەمڕۆ تو هیچ ئیژمەکە من هەموو شتەکانەکەم مادوێتی ڕێتە ئەو زین چەند مفاجەیەکی خۆشە زاو هاوبەشەیەکە لە نێوان ژن پیاودا هەیە نە بینی کوڕ و کچێکدا هەیە خۆی دابشکردنە دەبێت عدالەتێکی تێدا هەبێتم بەڕاستی هەر پیا ئاغانە بێ و چێخوانە بێتن و ئەوی تریش لە بەردەستیدا کار بکاتن من پێم وایە خۆشەویستی جوانترین پێناسەوە بایەختانە بە یەکتری بە ڕۆحی یەکتری وە یەک تێگەیشتنی یەکتری ئەوە هەموو جارێک ینی بەڕاستی ئینسان ناتوانێت نەر قسەی خۆش بکە هەندێک زار هەڵچوونیشی تێدا هەندێک زار تۆڕەبوونیشی تێدا هەندێک زار دڵشکان و زووی بوونیشی تێدا خۆشت ئەگەر تووڕەش بە لەی ناگری پێم وایە زۆریشترە لە خۆشەویستی دەربڕی هەندێک زار خۆشەویستی لە حالەتە تەقلیدەکەی دەردەچێت ئیتر دەبێت هەڵچوونێک کە خەڵک وایە زانێت تۆڕەبوون جەمامسا هاوکارانم بەو پێی کە زۆربیان عاشقن و لەم خۆشەویستیای تر زۆر قوڵبوونەتەوە داواکەن کە گویان لە هۆنراوەکانی تۆ بێ جاگەر کاکۆزانی شاوکاری مامکە باگراوندەکە گیتارێک بڕۆ خۆشتر بێ وانە باس دەکەین لە چواردەی دوو قەسیدەیەکی وەک ڕۆحی سپی تۆ لەدایک بووم هەموو ساڵێ لە چواردەی دوو خەیاڵ دەمباتەوە نێو ڕۆژانێ کە شازادەی مەملەکەتی هەستی ئازیزێکم لەگەڵدا بوو دەریایی دەرونی پڕ کردم لە گەوهەرەکانی ئارەزوو
هەر ئەو شەوقی خانەقای عەشقم بوو ئێستاش منی جیرۆدەی نێو کوورەی خەیاڵێکی گڕگرت و کە هەموو چرکە ساتە جوانەکانی تەمەنی گەنجیم تێکەڵ بە هەناسە گەرمەکانی ئەو بوو هەتا ئێستایش هەر یادی ئەوە دڵنەوایی دەخاتە نێو ئاسمانی ڕاحی شەکەتم هەتا ئێستاش هەر یادی ئەوە دڵنیایی دەخاتە نێو ئاسمانی ڕۆحی شەکەتم ئێستاکەش زۆر پەرۆشتر لە جاران بۆ بینینی نیگایەکی بە حەسرەتم ئەو گلەیی و زویربوونیشی هەر جوانی بوو ئەو گلەیی و زویربوونیشی هەر جوانی بوو ئەو هەر هەموو گومانەکانی نێودڵی پولەکەی میهرەبانی بوو دارسنەوبەری هەمیشە سەوزی وەفا بوو خۆزگەیەکی کەڵەگەت بوو سێبەری فێنیشی ولفەت بوو ئەو بۆ منی سەرشێت و مەست قەڵای بەرزی قەناعەت بوو هەر ئەو تەنیا تاقە باخچەیە بوو کە باوەشی بۆ کردمەوە خانەقایەکی گەرم بوو هەموو ڕۆژێ بۆ زیکرێکی عارفانەی دەبردمەوە ئێستاکەش هەر بەڵێنی ئەوەم بە خۆم داوە ئێستاکەش هەر بەڵێنی ئەوەم بە خۆم داوە هەموو ساڵێ لەم ڕۆژەدا بە تەنیا و بە دیار مۆمێکەوە لەگەڵ خواردنەوەی قاوەیەکە یادی وەفای بکەمەوە تا قەداوەیەکشم لە خودا هەر ئەوەیە لەو دی و دنیا بە دیداری پڕ لە نووری بگەمەوە دەست و خامەت ڕەنگین هەمیشە زۆر سوپاس جیاواز لە کاکۆزان نایەنین بە یەکسەر ئەزام ماندووە بی بە دوای یەکە بەڵام ئەم جارە بە گۆرانێکی تۆ باشتر ئەس دینم دلدار و دلبرینم چەند ساڵە دیگەرم تەنها بینم گاوا تو وان چاوین ڕێژدنێری ئەس دێوە چاوین تەدایق سیرە دلدارم ئیشا جانم گرانە دلدارم فەرزە تو پێ بزانە ئەس دلدارم سەر برینامم وارە دلدارم دلدارم ئیشا جانم گرانە دلدارم فەرزە تو پێ بزانە دلدارم سەر برینامم وارە دلدارم دوورچووی چاوڕەشامن دوورچووی کوڕبووی ئێشا جانم کوڕبووی دوورچووی غەزاڵامن دوورچووی کوڕبووی ئێشا جانم کوڕبووی دلدارم ئێشا جانم گرانە دلدارم فەرزە تو پێ بزانە دلدارم سەر برینامم وارە ئەس دلدارم دەنگت هەر خۆش کاک هۆزان دڵداری وای لێ کردی ببی بە مێوزستیان یان بە پێچوانەوە یاین چۆن
یعنی عاشق بووی بۆیە حەزت کرد نا، مۆسیقاژەنیان یەکەم جار هەر لە مۆسیقاژەنی بچی کاتی عاشقی ئەوە بووم. خۆی وایە ئەو کەسانی کە مۆسیقین دواتر هەستێکی ئەوەندە ناسکیانە بێت تێکەڵ بە عاشق خۆشەویستی شەوە. لە مێژە مۆسیقاژەنیت خودێ تقریبا 5-6 ساڵێکە تێ هەیە پترە. مرۆڤ ینی ئەبێت خۆشەویستی لە دڵیا بێت ئەنجام مۆسیقا بژەنیانە. ئەویش طبعاً کارتێکردنەکە باش هەیە. ئەگەر ئەو خۆشەویستیژی دلیدا هەبیتە ئەکی دە ئەحساسەکە دیش هەمی تشتاکی. ڕاستە. مامۆستا جاران بۆ نمونە هاوسەرەکانی و جاران کە گەیشتوونەتە ئەو تەمەنی ئێستا دایک و یاخود بڵین داپیرە و باپیرەی ئێمن تا ئەم تەمەنەیان بەیەکەوە ماونەتەوە یاخود زۆر کەمتر بوو جیابوونەوە. ئەمە هۆکاریەوە بوو کە یەکتریان قبوڵە کرد و یەکتریان خۆشەویست یان ئایبۆ کلتور بوو. بۆچی ئێستاوەندە جیاوازە؟ هاوسەرەکان بەو هەموو عاشق و خۆشەویستی هەیەە بەو دنیایی کە بۆ یەکتری دروستەکەن بەڵام کەمتر بەیەکەوە مێنەوە. بڵێ زەمانەکان گۆڕاوە و تەبیعاتەکان گۆڕاوە عەقلێتەکان گۆڕاوە و بار و زروفیش گۆڕاوە. ئەم پێم وایە تەبیعەتی ئینسانەکانیش گۆڕاوە. ئەو سەبر و تەحەمل و مقاومەی دایکە و داپیران ئێمە هەیەیان بۆ بەرامبەر ئەو پیاوانەی کە تەبیعاتیان بەڕاستی زۆربەی زۆریان خراپ بووە. من پێم وایە ئێستاکە و تەحەملە کەمتر بووە ئەو سەبرە کەمتر بووە. مەسەلەکەش هەر عیبەیە بەشێکە ئەوەی کە باس کرد جەنابەت بە تاکیدەوەش عیبە و مانەوە لەسەر منداڵ و منداڵ گەورە بوون و ئیتر ئەو کاتێک کەلتورەکە بواری ئەوەی نەدەدا ئافرەت ئەوەندە ئازاد بێ قەراری خۆی بداتن هەر چۆنە بێگە زوڵم و ستەمیشی لێکراوە تەحەمولی کردووە. من پێم وایە ئەو هێزە ڕۆحیە عشقی گەورەیە نەبووە کە ئێمە بڵێن ئەوە بووە ئەو پەیوەندی و ئەو ئەڵقە گەورەی پتەوەی کە لە نێوانیاندا دروست بووە. ئێستا کە زەمانەکە گۆڕاوە بە خەڵکیش زیاتر ئەو ئارامی و ئەو حوسەڵە و ئەو تااقەت و ئەوەی نەماوە بۆ قەرارەکەش ئەندێ زار ئافرەت ئەو کاتە قەراری لەدەست نەبووە نە ئەو کاتی کە چۆتە نەو ژیانی هاوسەری ڕەنگە ڕێی نەدابێت ماڵەوە ڕێیدایە و دابرانەکە شەر یان زیابیان پرسیارانە لە تۆکەم بە حکمەوەی کە ئێوە شاعیر زۆر هەستنە چ شارێکی دیکەت هەیە کە بۆ نمونە بۆ کاتێکی دیاری کراوە بۆ کەسێکی دیاری کراوە نووسی بێت ئێستا پێشکەشمانی بکەیت؟ بەڵێ وەڵا هەر کەسەکان هەمووی لە نێو شعرەکاندا حەزوریان هەیە بەڵام من شعرێکی تر دەخوێنمەوە زۆر تایبەتە و زۆریشم خۆش دەوێت. دێک پێمان خۆش پێمان دەیبێت زۆر چاکە. کاک وەزان تۆش نامەنیشە لەگەڵ میوزیکەکە هەبێ خۆشترە. غەزەلێکم لە دیوانی دنیا تەنیا تۆ ئەی نەرمە بارانی دڵنەواییم ئەی خۆزگەی تەمەنم ئەی ڕۆشنایم تۆ ئەی شعوری کاتی مەستیم ئەی کانیاوی هەڵقوڵاوی خۆشەویستیم ئەی شکۆی جوانی و پەیامی پیرۆزی ڕاستیم ئەی ئولفەتی دەروون پەستیم ئەی هەمدەمی ڕازەکانم ئەی ئەفسونی تەقسی پرشەوقی شەوانم من چیم فەرشێکی چنراو بە برینی چاوەڕوانی تابلۆیەکم پڕاو پڕ لە زەخرەفەی نیگەرانی غەزەلێکم لە دیوانی دنیا تەنیا تۆش سەفا بەخشی وجودم تۆش پڕ ماناترین هێما وەرە وەرەی ئاونجی نیگە حەسەتاویەکانی مەراق ئەی بەچێشترین نیشتیاق ئەی پەیچی ئومێد ئەی زرافترین وەجد ئەی نەیژەنی گریان ئەی لؤلؤی تاسە ئەی شەونمی بەیان ئەی درەو شاوەترین پێکەنین ئەی ڕیتمی لەنجەی دڵ تا تۆم لەگەڵ بێ هەڵدەکشێم بە تاقە سڵاوێکت گەشت دەبمەوە و دەپشکوێم بە باڵی تاوسینت باوەشێنم کە ئەی باغی ئیرەم ئەی ڕۆشنایی و ڕووناکی هەردوو دیدەم من کە دەڕۆم هەر پێکی ڕەبەنیم لێ دەڕژێ تۆش هەر کۆشی غروری جوانی دەڕمێ
من چەندین ساڵە لە ئاسمانی هەستی تۆدا هەر مەستی فڕینم من چەندین ساڵە لە ئاسمانی هەستی تۆدا هەر مەستی فڕینم بەدەم چاوەڕوانی تۆوە هەر خەریکی عمر وەرینم شەو نییە خەونێکی تۆ ڕام نەچڵەچێنێ شەو نییە خەونێکی تۆ ڕام نەچڵەچێنێ وشەیەکی نامەیەکت نییە سۆزێکی گەرمم نەداتێ و نەمگرێنێ من هەر ئەوەندەم پێدەکرێ کە دەستنوێژی عاشق نەشێنم ئەوەی دڵی تۆ دەشێنێ نەیدوێنم من هەر ئەوەندەم پێدەکرێ کە دەستنوێژی عاشق نەشێنم ئەوەی دڵی تۆ دەشێنێ نەیدوێنم تۆ سیر کە لەم حەشاماتە زەوق پڕوچێنە چ خامۆشیەک دایگرتوم تۆ سیر کە لەم حەشاماتە زەوق پڕوچێنە چ خامۆشیەک دایگرتوم چ ئاگرێک بەر بۆتە سینەی ئارەزوم لە کاتێکە کە حەز ناکەم بۆ ساتێکیش ئاوەڕ بدەمەوە لە هەندێ یادی ڕابردوم دەست و خامەت هەمیشە ڕێک دامە بڕێک سەر بڕۆ بۆ گۆرانیەک گۆرانیەک ئەتزانم دەمێمت بینی بۆ ئەو ڕەنگگیری دێمێتە توش بەر من یا هەرودینی دلێتت کرد هەڤرێکیاتە ئەتزانم دەمێمت بینی بۆ ئەو ڕەنگگیری دێمێتە توش بەر من یا هەرودینی دلێتت کرد هەڤرێکیاتە ئەتزانم دەمێمت بینی بۆ ئەو ڕەنگگیری دێمێتە توش بەر من یا هەرودینی دلێتت کرد هەڤرێکیاتە جانت لێ خۆنە ئێشینە من هاشوی دەردتە هەیە تۆ گەل خویا گونەهکاری نەگوتاتە بمێفایە جانت لێ خۆنە ئێشینە من هاشوی دەردتە هەیە تۆ گەل خویا گونەهکاری نەگوتناتە بمێفایە سەروان جانا خۆگیرانی ئەو لاوەزیە تو دەزانی سەروان جانا خۆگیرانی ئەو لاوەزیە تو دەزانی ڕێبدە عەشقا خۆ دەرکەوی وارێ دەبێت لێ بچەری ڕێبدە عەشقا خۆ دەرکەویت وارێ دەبێت لێ بچەریت ئەتزانم دەمێمت بینی بۆ ئەو ڕەنگگیری دێمێتە توش بەر من یا هەرودینی دلێتت کرد هەڤرێکیاتە دەست و پەنجەت خۆش هەمیشە خۆش بێت مامۆستا کاتی خۆشەویستی زۆر زوو تێپە ڕێزانی ئێمەش کاتی بەرنامەکەمان وردە وردە لە کۆتایی نزیکە بێتەوە پێم خۆشە پێشەوەی کۆتایی پێبێنم پەیامی خۆتمان پێ بڵێ جاگەر بە هۆنراوەیەک بێت یا خۆت بە وتەکانت بێت هۆنراوەمان خوێندەوە ئەوە هەندێکیشمان باس کرد من پێم وایە نەمرترین و کۆنترین و بەردەوامترین دەقی ئەدەبی و هونەریش هەر لە ڕۆمان و چیرە و کۆشان و شعر و هونەر و گۆرانی و هەموو بابەتانەی هونەر و ئەدەب دەگرێتەوە من پێم وایە عەشق و خۆشەویستی یەکێکە لە نەمرترین و کۆنترین ئەو دەقانەی کە ئێمە خوێندمانەتەوە دیراسەمان بینێ لەسەری من پێم وایە ئەوەندەی لەسەر دابڕان شت نووسرایە و دەست سەر پێگەیشتن و عەشقدا شت نووسرایە گرنگەوەی ئێمە بتوانین لە ڕێی عەشقەوە هەرچی ژەنگ و ژار و هەرچی قەهر و خەفەت و
هەموو ململانێ و تەشەنوزات و سێرا نەفسی و دەرونی و ڕۆحیانەی لە نێوانماندا هەیە من پێم وایە دەکرێت لەو ڕۆژە پەڕێکی تازە و ڕۆژێکی تازە نەمری بە ڕۆژەکانی تریش بدەین بەڕاستی هەر 360 ڕۆژەکەی تر هەر خەریکی ئەوە نەبینی تر ڕۆژێک لە ساڵان بیر لە ڕۆژێک بکەینەوە ساڵێکانی لە ڕۆژێکدا بیر لەوە بکەینەوە قسە لەسەر عاشق بکەین لەسەر خۆشەویستی من پێم وایە خۆشەویستی وەک هەناسە بۆ مرۆڤەکان پێویستە خۆزیاد دەماتوانی لە ئاست ئەو شە پیرۆز و گەورەیە دابی باشە تا چەند لەگەڵ ئەو قسەی شکسپیری کاڵێ عاشق لە بێگەیشتندا کۆتاییت ئەوە دیوێکی ئەمەش هەڕێژەیە دیوێکی ڕەنگە ڕاست بێتن بەڵام دیوەکەی تری ئەگەر مرۆڤ ئەو لەژێر کەپر و سابات و سێبەری ڕۆحێکی جوان و هەستێکی جوان و کەسێکی مێرەباندا ڕاکشێ و ئارامی بەحەسێتەوە پێم وایە ئەوە ڕەزیە و وتەیە دەکرێتەوە وتەیە بەتاڵ دەبێتن لە هەموو سیحمانە و دەلالاتێک و لە دیوێشتریش ڕەنگە ئەمن بە ڕێژێکی کەمی دادنێمەوە قسەی ڕاست بێت جامام ساپێشەوەی داوای کۆتا بەرهەمتان لێ بکەم هەر پێم خۆشە تۆ کە هۆنراوەکە دوت کاکۆزان بە هەمان شێوە موزیکەکە بکات و لە دوای هۆنراوەکەی تۆژێک سەر کاکۆزان گۆرانەکەی دەست پێ بکات بۆی بەوە کۆتایی پێبێنین پێتان چۆناوە من شارە بخوێنمەوە ئێستا زۆر باشە بەڵام پێشەوە حەزەکەم هاوکارانم ئەوەنە بڵێم یاخود پەیامی من بێت ئەمڕۆ هەڵبەت ڕووی پەیامەکەمەکەمە پیاوان زیاتر با خۆشەویستیتان هەمیشە هەبێت خۆشەویستیتان لە ڕێزگرتنە هەبێت خۆشەویستیتان لە ڕێزگرتن لە هەموو ڕابردوو داهاتووی بەرامبەرەکەشتان هەبێت چونکە بەخوا ژنان هەمیشە پاکن هەمیشە دڵمەرمن بۆیە پیاوان ڕێزی بگرن و یەکتر قبولکردن ئەمە گرنگترین خۆراکە بۆ خۆشەویستیەکەتان من زیاتر قسە لەسرم بابەتە ناکەم بۆ خۆیان بڕۆ هەموو شتەکان جوان و خۆشەویستین بە میوانەکانم ڕۆژەکەتان بۆ جوانتر بکەن چەند پەیڤێک بۆ حکایەتەکانی چاوت لەو دی و مەملەکەتی چاوتەوە ماڵێک دیارە تەنیا بە چەپچێک حوزن و گوڵدانێک حەسرەت و کانیەک لە ئاوی خۆزگەوە ژیان بەڕێ دەکات لە پشت پەنجەرەکانی چاوتەوە ژوورێک هەیە پڕە لە داپلۆکانی ڕاز لە پشت پەنجەرەکانی چاوتەوە ژوورێک هەیە پڕە لە تابلۆکانی ڕاز و کتێبەکانی نەگوتن تا ماڵێکم چێ نەکرد لە نزیک ماڵی هەستی تۆ نەمدەزانی پێکەنینت پڕە لە گریانی گەرم دەریای قوڵی حەزەکانت پڕن لە هەزاران تەرم لە هەر هەنگاوێک کە دەینەی نامورادی دێتە سەرڕێت بە کۆسپ و تەگەرەی غەدر خەڵای خەونەکانت دەڕمێت ئاخر پاییز چۆن دڵی دێت سڵاو لە جوانی تۆ بکات ئاخر پاییز چۆن دڵی دێت سڵاو لە جوانی تۆ بکات ئەوەی کە زۆر نزیکە لێت مەحاڵە بەگ من تێت بگات هەر لە یەکەم نیگاتەوە لە یەکەم مەستی چاوتەوە لە حکمەتی برینی هەستت حاڵی بووم ئەگەر چی من تا ئەو کاتەش مرۆڤێکی خەیاڵی بووم بەڵام بە نزای پەرۆشیم بە درەختی حەسرەتەکانت هەڵگەڕام بەڵام بە نزای پەرۆشیم بە درەختی حەسرەتەکانت هەڵگەڕام لە یەکەی نامەکانی ناخدڕامام لە سێبەری خەونەکانت قوڵ بوومەوە لەگەڵ نەوڕەسی ئارەزوت کەوتمە دوان کە ئاشنای دنیای بیرەوەری تۆ بووم ڕزگارم بوو لە دوودڵی و خەم و گومان پارچەکی دەبێژم سترانەکە منانیە پارچەکە بچیک دەبێژم و هیڤە بلێەوە سەرکێشا هەمی جانا خەمناخ و کار کرد تەکراس و پیستان کوردی بربەژناخ و کرد سەرکێشا هەمی جانا خەمناخ و کار کرد
صوفیستان کردی بربج ناخو که عشق و اوینه لمن دیار کن نشیام خو از جو من سلاب لیکن عشق و اوینه لمن دیار کن نشیام خو از جو من سلاب لیکن دەست و پەنجەت هەمیشە خۆش بێ و دەنگت هەر خۆش بێ و ئینشاءڵڵا هەمیشە لە خۆشەویستی و عشقا بژین زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ میوانی بەیانی 24 بوون. هەر ساغ بنیش تا خۆشحاڵین زۆر سوپاس. عزیزم. بڕگە و بابەتەکانی ئەم بەیانی 24 کۆتایی پێهێنم. بەڵام دوو یاسای گرنگ هەیە لە ژیاندا هەرگیز لە بیری مەکەن. من لە منداڵێکەوە فێر بووم ئەو یاسایە. زۆر جوان بوو. وتی هەمیشە خۆش بژین. یاسای یەکەم. یاسای دووەمی ژەوەیە کە پەیڕەوی یاسای یەکەم بکەیت. بۆ هیوایم کە هەرگیز ئەو یاسای ژیان پێشێل نەکەن، خۆش بژین، یەکتر قبوڵکردن و گرنگی پێدان ئەمانە خۆراکی خۆشەویستین و خۆشەویستی بۆ خۆی بەردەوامە بێت و ڕەنگەداتەوە. پێویستی بەوە نابێت کە سووریکە یاخود شینیکەی. بۆ هیوایم ڕۆژەکەتان بەخۆشی بەڕێ بکەن و پیرۆزبایی یەکەمەوە دووبارە لە هەموو عاشقانی جیهان ماڵەوە.